ئێوارەیەکی مانگی ڕەمەزانە لە بازاڕی سۆران. هاوڵاتیان خەریکی کڕینی خواردن و پێداویستیەکانن. زۆرترین خواستیش لەسەر خواردنە شیرنەمەنیەکانە. لە مانگی ڕەمەزانە شتێکی مەزای خەڵک زۆر بە بەزاری دەکا بەرز دەبیتەوە دەخورما و هێلکێ و مەسەلەن شەربەتە و ئەو شتانەیە وڵا خەڵک باشە حەمدانی پاش ژان بازار قەرەباڵغ دەبی خەڵک زۆر تێکە دەستی دەکڕێ هەموو دەو عەشێشی دەکڕی. ڕاستی ئەم مانگی ڕەمەزان خێر و بەرەکەتە بەس تشت تایبەت زۆری گرانە خەڵکەکەی پارە نییە. خورمە هەریجا ئەف ساڵە زۆری گرانە نادەکڕینی خورمە ئێشتا پار مەتینە سێ پاکی دەمە 5,000 دان ئێستا پاوەڕکە پاکیتە بە دوونی وا بدەین ئەوەش خێرەکە زۆر کێمە 200 دیناری کێمە خێرەکە زۆر بازار هەنیە ئەو لە خەڵکێکە زۆر هەری وەڵا خەڵکێکە دێتە بازارە بەس باوەڕکە بشۆ دێتە بازار تشت ناکەڕەنە. لە سۆران بەپێی هەڵکەوتەی کە ناوچەیەکی شاخاویە کاتی پێگەیشتنی گژوجیا بەهاریەکانە. لە بازار گژوجیای بەهاری فرۆشی باشی هەیە لەلایەن هاوڵاتیانیش خواستی زۆری لەسرە. وەڵاهی ئێمە وەکو دوکاندارەکان بازار لە ڕەمەزانان زیاتر گەرم و گوڕی بەخۆوە دەبینیت. سەبارەت بە فڕنیش هەم وەکو ساحب فڕنی حکوومەتی هەرێم هیچ هاوکارێکی فڕنیەکان ناکە وەکو حکوومەتی عێراق نەفتیان ناداتێ ئاردیان نادەتێ خەڵکیش بەخۆی بە شێوەکی گشتی لە ڕووی معاش و چتیوە کەمە هاوکاریان ناکەت و پێویستە حکوومەتی هەرێم ئاوڕێک لە فڕنی چی و سەموو چێکان بداتەوە و سەموخانەکان بۆ ئەوەی بتوان نرخەکەی هەرزانترکەن لە بۆ خەڵکەکەی. لە مانگی پیرۆزی ڕەمەزان خێزانەکان زیاتر لە ڕۆژانی ئاسایی گرنگی بە خواردن و ڕازاندنەوەی سفرەکانیان دەدەن. لە بازاڕەکانیش بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو نرخی کاڵا و پێداویستیەکان بەرز بۆتەوە. لە کاتێکدا ئابووری خەڵک لە دۆخێکی باش نییە و داهاتی تاک بۆ ئاستێکی زۆر دابەزیوە بۆیە بەقەت قەڵەباڵغی بازاڕەکان ئەوەندە کڕیار نییە. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، ئیدارەی سۆران.